جارێکی دیکە پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هاتۆتەوە پێش. هەلێکی ئاڵتوونی کە هاوڵاتیان 4 ساڵ جارێک چانسی ئەوەیان هەیە ئەو کەسانە سزا بدەن و بیانگۆڕن کە مافەکانیان زەوت کردوون و هیچیان بۆ خەڵک نەکردووە. ئەم دەسەڵاتە کە لە بەغدا زۆری نەبووە نەیتوانیوە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە سادەتەرین مافیانە دابین بکە. ئێمە ئێستا لە مانگی دەداین موچەی مانگی حوت هێشتانە کۆتایی نەهاتوو و دابش نەکراوە. ئێمە وا لە ساڵی 2025 داین هیچ لایەنێکی ئەو دوو دەسەڵاتە کە دوو لایەنی سەرەکین ناتوانن بەڵێن بدەن کە ئەم ساڵ موچەیان نافۆتێ. بۆیە دەرفەتی گۆڕانکاریە خەڵکی ئەتوانن بە دەنگەکانیان گۆڕانکاری بکەن خەڵکێک بگەن بە بەغدا کە پێداگیر بێ لەسەر لایکەم دابینکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە کاتی خۆیدا. لە بانگەوازێکی نوێ بە پەلەدا کۆمەڵی دادگەری کوردستان داوا لە هاوڵاتیان دەکات ئەم هەڵبژاردنە بە دەرفەتێک بزانن بۆ سزادانی سیاسی ئەو نوێنەرانەی نوێنەراتی هەرێمی کوردستانیان تەنها بۆ بەرژەوەندەی حیزبی و کەسی خۆیان بەکارهێناوە. کۆمەڵ دەڵێت ئەم هەڵبژاردنە ڕێوشوێنی نوێ گیراوەتە بەر بەشداریکردنی خەڵک گرینگە. هیچ کەسێک نامێنێتەوە لە ناو تۆماری دەنگدەران کە دەنگی نەدابێ هیچ وەرەقەیەکی دەنگدان لە ناو بنکەکانی دەنگدان نامێنێتەوە. ئەمەی جوواکە بە هیچ جۆرێت تەزویر و گزیکاری نەکرێ ئەوەی کە لە ناو وەرەقەی دەنگدانەوە کرێ. ئەوی کەشی بریتە لەوەی چاودێری زیاد بکرێت کە ئێمە لایەنەکان پێکەوە بەڵێنمانداوە کە چاودێریەکی زیاتری پرۆسەکە ئەکەین و یاداشتێکمان لەو بارەوە داوەتە هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە عێراق بەڵێنمان وەرگرتووە کە ئەوەی کە لە ڕووی تەکنیکیەوە خەلەل بوو بێ چاکەکرێەوە بینیویشپانە هەندێک لە خەلەلەکان چاکراوە. پەیامی سەرەکی کۆمەڵ لەم کاتەدا ئەوەیە دەنگی هەر تاکێک دەتوانێت ببێتە هێزی گۆڕانکاری و کۆتایی بەم خولە سیاسیە بهێنێت کە خزمەتی بەرژەوەندی خەڵکی نەکردووە. چاودێرانیش پێیان وایە ئەم جارە دەبێت بژاردەی گۆڕانکاری هەڵبژێرن نەک دووبارە بوونەوەی هەڵەکانی ڕابردوو. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.